ئەم کاتتان باش. ڤیدیۆ لایڤی ئەم جارەمان لەسەر تاجری بێویژدان و پارەپەرست، لەسەر تاجری نایاسایی و لەسەر ئەو دکتۆرانەی کە خەمسارد و بێویژدانن، لەسەر ئەو بازرگانانەی کە دەستیان تێکەڵ کردووە کە سەهمیان داوە بەو بەرپرسە حوکمی و حیزبیانەی کە وەکو خۆیان بێویژدانن لە پێناوی گیرفانپڕکردنی خۆیان دەرمانی بێکوالیتی، دەرمانی خراپ، خواردنی خراپ، خواردنی ئەکسپایر، دەرمانی ئەکسپایر، دەرمانی خراپ داخلی کوردستان دەکەن لەگەڵ ئەو پزیشکانەی کە خەمساردن و بێویژدانن. خەڵک بە گەمژە لە خەڵک تێگەشتون، پۆست بەسەر خەڵکدا لێدەن، بازان خەڵک گەمژە و بێعەقڵە کە دێتە بەردەمیان لەسەر ئەو دکتۆرانەیە کە پارەی عایادەکانیان کەم ناکەنەوە، وەرەقەی عایادیان کەم ناکەنەوە، وەکو دکتۆر جەمال، وەکو دکتۆر جەمال با سەیری دکتۆر جەمال بکەن، هەزار ڕەحمەتی لێ بێت، خوا لێی خۆش بێت، با وەکو ئەو بەویژدان بن وەرەقەی عایادە کەم بکەنەوە، با وەرەقەی عایادە 5,000 بێ، چاو چنۆک ئەو پارە زۆرە چێ وەری دەگری؟ وەرەقەی عایادە هی ئەوەیە بۆ مهندیسێک، بۆ مەحامیەک کە دەچی بۆ نووسینگەکەی، دەچی بۆ مەکتەبەکەی، بۆ ئەوان وەرەقەیان نییە، بۆ ئەوان کری چاوپێکەوتنیان نییە، بۆ تۆ چاوپێکەوتنێک دوو دەقە بە پەلە پرووسکێ خۆشت نازانی چۆن پرسیار لە نەخۆش دەکەی، هێشتا نەخۆشەکەت نیشانەی نەخۆشەکانی بە تەواوی نەگوتووە، تۆ عیلاجەکەت بە تەواوی بۆ نووسیوە، نەخۆش بە مشکی تاقیکردنەوە تێگەشتووی، با ئەم هەفتەیە بە ئەنتیبایۆتیک بڕوا و با ئەم مانگە بە ئازارشکێن بڕوا و لە باتی بێی سەرڕای و پارە زۆریش لە باتی بێی بە عاقڵی، بە جوانی، وەکو بەشەر زیرەکانە تەشخیصی نەخۆشیەکە بکەی، دەی نەخۆشەکە دەکەی بە مشکی تاقیکردنەوە، هەروەها دەی دەست لەگەڵ تاجرەکان تێکەڵ دەکەی بۆ هاوردەکردنی دەرمانی خراپ بۆ هەرێمی کوردستان، شان بەشانی ئەو بەرپرسە نابەرپرسە بێویژدان و چاوچنۆکانەی کە خەمی ئەوەل و ئەخیریان هەر گیرفانپڕکردنە. دەرزێن بۆ خۆتان و ویژدانی ڕەشتان، بۆ خۆتان و دڵی ڕەشتان، بۆ ئاقڵ نابن، بۆ نەسیحەت وەرناگرن. کاتی خۆی بە منداڵی ئێوە دایک و باوکتان، مامۆستاکانتان، دەوروبەرتان، خاڵتان، مامتان، باپیرتان، نەنگتان، دایکتان نەسیحەتی نەکردوون، یا هەر پێیوتون ئازا ئەو کەسەیە متەمەکین بێ، ئازا ئەو کەسەیە دەوڵەمەند بێ، دیارارواتان پێوتراوە، تاوان گیا لە سەر پنجی خۆشین دەبێتەوە، ناحەقتان نییە، تربێتەکەتان هەرەوەیە. دێن ڕسمی دکتۆر جەمال دێنن عەتفی خەڵک بەلای خۆتان ڕادەکێشن لە پێناوی ئەکتیڤبوونی پەیجەکانتان و ئەکاونتەکانتان، دێن ستایش و مەدحی دکتۆر جەمالی خوا لێی خۆش بوو دەکەن. ئەی بۆ هەتا زیندوو بوو دژایەتیتان دەکرد، بە دوای نوقتەی زەعفیدا دەگەڕان، بە دوای ئەوەدا دەگەڕان بوختانێکی بۆ بکەن بۆی ڕەواجی نێڵن، بۆی نەخۆش نەچێ بۆ لای، چکە ئێوە بازارتان شکا، وەکوتان پێ نەدەکرا، وەکووە بە ویژدان نەبوون. دکتۆر عەبدولواحیدێکێ لە هەموو کوردستان ناسراوە، ئاگام لێیە، خەبەرم هەیە بە بەڵگەی ئیسپات خەبەرم هەیە، سەدان دکتۆر منافەسەی دەکا
دەیانەوێت بیشکێنن بە دوای نقطەی زەعفیدا دەگەڕێن. ئەو دکتۆرە بێویژدانانەی کە سەدیان بەقەدەر پەنجەیەکی دکتۆر عەبدولواحید و ستافەکەی بەقەدەر پەنجەیەکی ئەوان نابن، وەرن چاو لە لایەنە ئیجابیەکانی دکتۆر عەبدولواحید و ستافەکەی بکە، وەرە تەقلیدی ئیسفادە جوانەکانی ئەو بکە. ئەو سلبیات و ئەو دڵڕەشی و بێویژدانیە و پۆز لێدان و تەکەبورەی لە مێش خۆدا بسرەوە، ئەو غڕوریەتە لە مێش خۆدا بسرەوە. چیدی بەگەمژە لە نەخۆش تێمەگە، نەخۆشیش عەقڵی هەیە، عەقڵی لە تۆ ساخترە، لە تۆ زیرەکترە، بەڵام دەرفەتی نەڕەخساوە وەکو تۆ ببێ بە پزیشک. واز لە منافەسە و واز لە شکاندنی ئەو دکتۆرانە بێنن کە ویژدانیان زیندووە، کە دانیشتن شەوان لە گەعدەیەکدا لە بینی خۆتاندا باسی گەمژەی فڵان نەخۆش و فیسار نەخۆش دەکەن. ئەو نەخۆشانە گەمژە نین، ئەوانە زۆر بەڕێزن، ئێوە خۆتان گەمژن، ئێوە لە زەرکاوی گەمژەیەتی و غڕوریەت تا دەژین. ئاگاتان لێبن کە شەو دانیشتن سێتێ مەشروب تەواو نەکەن، ئەو سێتە بەشی گەڕەکێکە، بەشی گەڕەکێکی مەشروب خۆرە. کە جگەرەتان خوارد گڵۆزێ جگەرە مەخۆن لە ماوەی شەو ڕۆژێکدا. ئێوە دکتۆرن، عەیبە دکتۆر بیت و عەیبە دکتۆر بیت و دکتۆری ڕجیم بیت و وەزن 150 کیلۆ بێ، کە لە هەر کەناڵێک بانگت بکەن بڵێن وەرە چەندوانەیەکی ڕجیمان بۆ باس بکە بۆ خەڵکی کوردستان، لە ڕوتبێ بچی بۆ کەناڵەکە بڵێ وەڵا خۆ من وەزنم زۆرە، ڕاستە دکتۆری ڕجیم من وەزنم زۆرە، من چۆن لە ڕوون بێ بەو وەزنە قەڵەوە بەو جسمە مڕەبعەوە بچمە بەر شاشە و بچمە بەرچاوی خەڵک کە خۆم ئەم زانست و زانیاریە پزیشکیم تەطبیق نەکردو بەسەر ژیانی خۆم و جسمی خۆمدا. ویژدانم بەشی جسمی خۆم ناکە، چجای بەشی هاوڵاتیان بکە. سەڵاو لە تۆش کاک ڕێبوار. ڕوویدەمم لە بازرگانە بێویژدانەکانە، بازرگانی بێویژدان، بازرگانی خۆراک، خۆراکی بەسەرچوونەیەنن، خۆراکی خراپنەیەنن، واستە مەکەن بۆی لە کوالیتی کۆنتترۆل بە نایاسایی عیبریکەن و بە کوالیتی کۆنتترۆلدا باز بدەن. دەست لەگەڵ بەرپرسە حیزبی حکومیەکان تێکەڵ نەکەن، بەرتیلیان پێمەدەن، سەهم و شەراکەتیان پێمەدەن بۆی کارە نایاسایەکانتان بۆ دابپۆشن. غەڵەتە، زوڵمێکی زۆر گەورەیە لەو میلەتەی دەکەن. دەستی پەروەردگار حیا و حورمەتتان دەبا، دەستی پەروەردگار پۆرتان دەشکێنێ کەنیتانە، حیاتان دەبا کەنیتانە. ئەو دنیاتان هیچ وەلەو عەقڵی ئەوەتان نییە، شعوریەوەتان نییە بیر لەو دنیا بکەنەوە، بەڵام لەم دنیایە کە ڕاکەڕاکی گیرفان پڕکردنتانە، لەم دنیا لە خەمی خۆتاندا بن، ویژدانتان بجوڵێ، شعورتان هەبێ، دڵی ڕەشتان سپیکەنەوە. بەسە ئیتر، بەسە ئیتر، بەسە ئیتر. لەگەڵ ڕێزم بۆ هەموو پزیشکە خاوەن ویژدانەکان، لەگەڵ ڕێزم بۆ هەموو بازرگانە خاوەن ویژدانەکان، لەگەڵ ڕێزم بۆ هەموو بەرپرسە ویژدان زیندوەکان. ئەم قسانەم، ئەم ئامۆژگاریانەم، ئەم قسە زبرانەم ئاراستەی ئەوانەیە کە ویژدانیان نییە، ئاراستەی ئەوانەیە کە بەردەوام کاری نایاسایی دەکەن، بەردەوام کاسبیەکی نایاسایی دەکەن لەسەر قوتی خەڵک، لەسەر حسابی خەڵک، لەسەر حسابی تەندروستی خەڵک دەیانەوێت گیرفانی خۆیان پڕکەن. لێرەدا ئەوەندە بەسە. کاتێکی خۆش بەخواتان دەسپێر. بەر لەوە خواحافیزی
هەموو ئەو گەندەڵی و ئەو نایاسایانە و هەموو ئەو یەگرتنی شەبەکەیەکی باندێکی پارەپەرست، باندێکی نایاسایی، ئەو باندەی کە بەسەر یاسادا بازەدا، ئەو باندەی کە بەرپرسە بێویژدانەکانیان لە پشتە و دەیانپەڕێنەوە، کارە نایاسایەکانیان بۆ پەردەپۆش دەکەن. بەهۆی ئەو باندە بێویژدان و دڵ ڕەشانە کە هیچ بەزەی ویژدانێکیان نییە بەرامبەر خەڵکی کوردستان، خەمی ئاواتی ئەوەل و ئەخیریان لە ژیاندا تەنها گیرفان پڕکردنە بە نایاسایی و لەسەر حسابی مەرگ و لەسەر حسابی تەندروستی ئەم خەڵکی کوردستانە. بەهۆی کاری نایاسایی ئەوانە کە لە کوردستاندا بەڕادەیەکی زۆر شێرپەنجە بڵاو بۆتەوە. لە بنەماڵەکەم هەمووی بە شێرپەنجە ڕۆی، هەمووی بەهۆی خواردنی بێکوالیتیەوە، بەهۆی خواردنی ناسروشتیەوە کە جگە لە سەوزە و میۆشیان کردو بە کیمیایی و بە ناسروشتی، هیچ شتێک لە شوێنی خۆیدا نەماوە، نازانی چی بخۆی مەگەر بەرد بخۆی، تەنها بەرد لە سروشتی جارانی خۆی نەگۆڕاوە. هەموو خواردنەکان لە کوردستاندا لە سروشتی خۆیان دەرچوون. شێرپەنجە بە تەواوی بڵاو بۆتەوە لە کوردستاندا. ئەگەر فریای خەڵکی کوردستان نەکەون، نەخۆشی کۆمەلگا دادەتەپێنێ. دیفاع لە گەندەڵیەکانی خۆت مەکە، دیفاع لە غڕوریەتی خۆت مەکە، دیفاع لە لوودبەرزی خۆت مەکە. قسەکانمان بە هەند وەرگرە. ئەگەر بە خۆتاندا نەچنەوە، ئەگەر خەڵکیش لێتان هەڵەستێ، ئەگەر خەڵکیش لێتان ڕانەپەڕێ، ئەگەر خەڵکیش بەردبارانتان نەکا، دەستی پەروەردگار دەتان شکێنێ. دەرەقەتی دەستی پەروەردگار نایەن، تکایە بە خۆتاندا بچنەوە. سڵاو لە تۆش کاک هێفار. بەسیە غڕوریەت، بەسیە دڵڕەشی، بەسیە بێویژدانی، بەسیە پارەپەرستی، تاکەی تێر نابن، تاکەی پڕ نابن، تاکەی پڕ نابن لە بەدەستێنانی پارەی نایاسایی لەسەر حسابی ئەم خەڵکە ڕەشوڕوتە. ئێوە گەمژەن، ئێوە لە جەهالەتدان، ئێوە لە زەلکاوی غڕوریەت و لە زەلکاوی پارەپەرستێتیدا دەژین، ئێوە خۆشی لە ژیان وەرناگرن. هاوڕێیان لەگەڵ ڕێزم بۆ هەموو لایەک، دڵنیام هاوڕان لەگەڵ من. خۆشەویستی کاک هێبار بەڕێزی، ناحەقم مەگرن. ئەم ڤیدیۆ لایڤەی من پەیوەندی بە کەسێکی دیاریکراوە نییە، پەیوەندی بە حزبێکی دیاریکراوە نییە، پەیوەندی بە بنەماڵەیەکی دیاریکراوە نییە، پەیوەندی بە دایرەیەکی دیاریکراوە نییە. لەگەڵ هەموو خەڵکی کوردستانمە، لەگەڵ هەموو خەڵکی کوردستانمە. بێمنەتم لە هەموو کەسێک. لە چوارچێوەی یاسادا نەسیحەتی خەڵک دەکەم، نەسیحەتی ئەم دوو چینە دەکەم کە زۆر کاریگەرن لەسەر کۆمەڵگای کوردی، کە پێویستە بە یاسا کارەکانیان بە یاسا ڕێک بخرێ، نەک بە میزاجی شەخصی چەند کەسێک. ئەگەر کاری تیجارەت و کاری پزیشکی بە یاسا ڕێک نەخرێ، بەردەوام یاسا چاودێری توندی لە سەردانە نیە. بە تەمای میزاجی مرۆڤەکان بین، کۆمەلگا دادەتەپێ، کۆمەلگا بە نەخۆشی دادەتەپێ، کۆمەلگا دەکرێتە زەلالەتەوە. بۆیە هاوڕابن لەگەڵم، ڕقم لە کەس نییە.
ئەم کۆمەڵگەیە پێویستی بە بازرگانە، پێویستی بە دکتۆرە، پێویستی بە هەموو چین و توێژێکە، بەڵام کارکردنیان بە پێی یاسا بێت، بە پێی یاسا ڕێک بخرێت، نەک بە میزاجی شخصی. لیان گەڕێ برا کاکێبەر، لیان گەڕێ بریا ئەم دنیایان هەیە بەس ئەو دنیایان نییە برا. بە ڕێزی کاک هێوار ڕاستەکەی، ڕاستە کاک هێوار. باوەڕکە لەگەڵ ڕێزم ناوی هیچ کەسێک نایەنم، بەڵام جار وایە دەچێت لای دکتۆرێک هێشتا نیشانەکانی نەخۆشەکەت بە تەواوی نەگوتووە، عیلاجەکانی بۆ نووسیوی. زانانی یعنی چی؟ یعنی نەخۆشەکە وەکو مشکی تاقیکردنەوە سیر دەکە لە دڵی خۆیدا، لە خەیاڵی خۆیدا، دەڵێ با ئەم هەفتەیە بە ئەنتیبایۆتیک بڕوە، با هەفتەکەی تر بە ئازارشکێن بڕوە، با دەرمان لەسەری تاقی دەکاتەوە. من دکتۆر نیم، بەڵام نەخۆش دەبێت بە خێرایی تەشخیصی نەخۆشەکەی بکەیت و دەرمانی نەخۆشەکەی بە دەقیقی پێ بدەیت. کە تەشخیص غەڵەت بوو، دەرمانەکەش غەڵەتە. کە کات ڕۆیی، کار لە کار ترازا، دواتر نەخۆشەکەی پیس بوو، زەفەری پێ نابە، دەرمانیش زەفەری پێ نابە. پێویستە نەخۆش لە سەرەتای نەخۆشەکەی چارەسەر بکرێت لە ڕێی تەشخیصێکی دەقیقەوە. وەڵا کاتم نییە، پەلەمە، نەخۆشم زۆرە، مراجعەم زۆرە. طبعاً تۆ وەرەقەی عیادەت 20,000 نازانم چەندە، بۆ دەتەوێت زۆرترین نەخۆش لە ڕۆژێکدا ببینی، تۆ بەس حسابی پارەکەت دەکەی. ئیدی هەرچۆنێک بێ نەخۆشی وایە بەتایبەت لە خەستەخانەی حکومی نەخۆش بە دوای نەخۆش بەڕەتڵ یەک جار بە جوانی کاتی بدێ، یەک جار بە جوانی بە دەقیقی تەشخیصی نەخۆشەکەی بکە، بادە جار نێتەوە بۆلات خۆتان سەبەبی ئەو قەرە باڵغێن. ڕاستەکەی کاکەفە دەی لێرەدا ئەم بابەتە تا زیاتر قسەی لەسەر بکەی، قسەی زیاتر هەڵدەگرێ، بۆیە لێرەدا کۆتایی پێدێنم بەم ڤیدیۆ لایڤم. هیوادارم لێ بتێمکەن، هیوادارم ئەم ئامۆژگاریم جوڵاندنی ویژدانی بێویژدانەکان بێ. هیوادارم ئامۆژگاریەکانم سوودی هەبێ بۆ هەموو لایەک. هیوادارم دایکان و باوکان لە ئێستاوە هەر لە منداڵیەوە نەسیحەتی منداڵەکانیان بکەن کە بوون بە خاوەنی هەر پیشەیەک، ویژدانیان لەبیر نەکەن، لە خەمی جانی خەڵک دابن، لە خەمی ژانی خەڵک دابن، خەڵک نەکەن بە سوتەمەنی بۆ خۆشی خۆیان، بۆ گیرفانپڕکردنی خۆیان. با دایکان و باوکان بە منداڵەکانیان نەڵێن ئازا ئەو کەسەیە متەمەکین بێ، با کەسە دەوڵەمەندەکان وەکو پاڵەوان لە مەجلیسەکاندا ناویان نەهێنرێ. چەندە ڕێزی فەقیرێک دەگری، هەر هێندەش ڕێزی دەوڵەمەندەکان بگرە لە مەجلیسەکاندا، لە کۆڕ و مەجلیسەکاندا کە منداڵ گوێی گرتووە و گوێی لە هەموو شتێکە و هەرچیەک بیبیستێ خەزنی دەکات لە مێشکیدا و لێکدانەوەی بۆ دەکات. لە مەجلیسەکاندا کە قسە دەکەن کە باسی دەوڵەمەندێک دەکەن، وەکو کاریزما باسی نەکەن، ناڵێن سووک و ڕیسوایکە، بەڵام بە چ ڕێزێکەوە ناوی فەقیرێک دێنی، بە هەمان ڕێزەوە ناوی دەوڵەمەندێک بێنە، بە شان و باڵیدا هەڵمەڵێ لە پێناویەوەی کە گیرفانی پڕە و بەبێەوەی تۆ بزانی چۆن ئەو پارەی بەدەست هێناوە. دەوڵەمەندەکان وەکو کاریزما مەدح و ستایش مەکەن، با منداڵەکان وانە زانن کە تەنها دەوڵەمەندەکان شایانی ڕێزن، کە ئەوانیش گەورە بوون هەوڵ بدەن بە ڕێگەی نایاسایی لەسەر حسابی خەڵک خۆیان دەوڵەمەند بکەن.
لەوە زیاتر توێژەی پێنادەم بەخواتان دەستپێرم تا ڤیددیۆ لایڤێکی تر و تا تەوەرێکی تری گفتوگۆ حیواری من بەخواتان دەستپێرم خواتان لەگەڵ ڕێزتان هەیە